من فەرموو. خوێندکاری قۆناغی چواری زانکۆم ئەم ساڵ کۆتا خوێندکاری. ساڵمە و لە دەرەوەی شارم خوێندکار دەرەوە شاماتەرە داخل دەمێنمەوە خوشکێکیشم ینی لەگەڵ ماڵتان لە دەروی شار ئێستا لە داخلیە بەڵێ مێنیتەوە؟ لە داخل من و خوشکێکیشم لەگەڵدایە لەگەڵ خۆمە بەس ئەو قۆناغی دووە کێشەکەی من ئەوەیە ئەم ساڵ کۆتا ساڵمە مەرحەلەی کۆتاییمە کاتی تەخەڕوتە 20 ڕۆژ 15 ڕۆژێکی ماوە بە کاتی تەخەڕوت دا زۆر هاوڕەکانم هەمویان خۆیان ئامادە کردو جلیان کڕیوە ساڵۆنیان گرتووە ینی دوای تەخەڕوتەکە ئاهەنگێکی ئێوارانەیە حەزیان بۆ ئەو کاتیش گرتووە ینی جلی وایان کڕەوە بای $300 $400 جلی کوردی بڵێ جلی کوردی و حەزیان گرتووە بەڵێ و ساڵۆنیان گرتووە ئەوانە و زۆر جارە داخلی کە دادەنیشین هەمومان کۆ دەبینەوە هاوڕێکانی ژوورەکانی تر دێن جلەکانیان لەبەر دەکەن خۆیان نیشان دەدەن جلەکانمان جوانە جوان نییە یان بەڕسم نیشانماندن ئەوم کڕیوە ئەوە دەکڕم یان ئەو ساڵۆنە دەگرم بەزی ئەو شتانە لەناو مێشکی مندا ینی زۆر بۆ بە خەمێک ینی زۆر خەمی لێ دەخۆم شەوانە زۆر تا بەیانی ناخۆم دەگریم لەبەر ئەوەی کە من ناتوانم وەکو ئەوام بکەم ناتوان بەو شێوەیە جلی گران و ساڵۆم بگرم و دوو حەفلە بکەم مێز بڕازێنمەوە یان زۆر جار پێمەڵێن ئێ خۆ لە تەمەند لە ژیان یەک جارە بیکە وەکو ئێمە بکە ئەوان لە چاوی خۆیان لە من دەڕوان نازانم من باری مادیمان خراپە ئەو مادیەمان نییە کە ئەمە بکەم. باوکت ئیشی چییە؟ باوکم کرێکارە. باوکە کرێکارە ئەی دایکە ئیشی چییە؟ دایکم هەر ژنی ماڵەوەی. دایکە ژنی ماڵەوە. چەند مناڵن ئێوە لە ماڵەوە؟ 6 مناڵین 4 خوشک و 2 برا. 4 خوشکن. تۆ کچە گەورەیانی؟ بەڵێ من کچە گەورەیانم و خوشکێکیشم وەکو خۆم مەرحەلە دووە خوشکێکیشیان لە قۆناغی 12ەیە یەکیشیان لە 11ەیە و دوو براکانیشم بچووکەن جارێ چەند بەرخوێندن. باش ئەوان بچووکن. ئێستا کەواتە کێشەی تۆ ئەوەیە کە ئێستا تۆ تەخەڕوجەکەی وایە؟ بەڵێ. تو وایسا زۆر دڵخۆش بووە تەخەڕوجەکەی لە جامیعە و ئاهەنگی تەخەڕوج دەبێ و ئەمانە. وایە زۆر دەبای دڵم خۆش باە چونکە من خوێندن تەواو دەکەم دەسمە سەر پیشەی خۆم بەڵام حەفلەی تەخەڕوج بووە بە خەمێک کە ئاواتەخوازم ناوم نەهات بایەوە خوێندنم تەواو نەکرد بایە بەزدی ینی هەر تووشی خەمۆکی بمڕێک ئەوەندە بیری لێ بکەمەوە زۆر جار ئەوەندە بیر دەکەمەوە ینی ناتوانم سەحیەکانیش بکەم بە تەواوەتی کە دەسمە ماڵەوەش کاتی عوتڵەکان دەسمە ماڵەوە بەردەوام کێشێ لە ماڵەوە لەگەڵ دایکم دەڵێت ئەوان ناڵێن بۆ ناکەین ئەدەڵێن حەفلەی تەخەڕوج بۆ دەکەین بەڵام جلێک بای 50-40 هەزارێک بۆ دەکڕین. باشە چلەکە بای 50-40 هەزار بێت تۆ پێ رازی نیت؟ لەبەر ڕەنگە هاوڕەکان دلی زۆگرانتر لەبەرکەن ینی من لەوێ بچەند کڕیوە؟ بای $300 جلێکی کوردی بە $300 بەس بۆ حەفلەی تەخەڕوجی؟ بەس بۆ حەفلەکە و دواتر ئاهەنگێکی ئێوارانی شەیە بۆ ئەو کاتیش بۆ ئاهەنگێک. بەڵێ. ئەویان چێ بێ لەبەرکەن؟ عەزی. بۆشیانە بێ عەزی لەبەرکەن. عەزیەکە ئەویشەی کڕن؟ ئەوێ بەکرێ دەگرن. بەکرێ دەگرن. ئەوی شەر بە پارە. بەڵێ. ئەویش ڕەنگە بای $100 $150 بن. اینجا ساڵۆنەکەش ئەویش ڕەنگە بای $150 بن. ساڵۆنیش $150 ئەوێ. جاخۆ چەندەکە زۆرەکە؟